خۆپیشاندان و هوتافکێشان لە بەردەم شوێنی حەوانەوەی باڵوێزی تورکیا لە واشنگتن لە دژی ئەردۆغان بەم شێوەیە وەڵامی درایەوە. ئەو پاسەوان و هێزە تایبەتەی لەگەڵ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان هاتبوون لە بەردەم کۆشکی سپی تا ڕادەیەک دانیان بە خۆدا گرت لە هەمبەر ئەو هوتافە توندانەی دژی سەرۆکی وڵاتەکەیان دەگوترا. ئەمە سەید ڕەزایە بە بڵنگۆکەیەوە دەکەوێتە بەر شەق و هێرشی پاسەوانەکانی ئەردۆغان. ئەم هاوڵاتیەکی ئەمریکیە خۆوتنی تووشی شۆک هاتووە چونکە قسەوتن بە سەرۆک و بەرپرسە باڵاکان لە ئەمریکا بە بێدەنجی تێپەڕێت. من وەکو کوردێکی تورکیا بۆ هەڵوێستەی ئەوان تووشی سەرسوڕمان نەبووم، بەڵام وەک هاوڵاتیشی ئەمریکایی ئەمە مای قبولکردن نییە. تووشی شۆک هاتووم، کەوتووم لە عەرزەکەدا لەگەڵ ئەو هەموو لێدانە و سوکایەتی پێکردنا بە دایکم و کە سوکارم هاواریان دەکرد لەکوێبی دەتکوژین. ئەمە ئەمریکایە لە گەورەترین وڵاتی دیموکراسی ئاوان بەسەر دێت. ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە بەردەم شوێنی حەوانەی باڵوێزی تورکیا لە واشنگتن ڕوویدا لێکدانەوەیەک لە میدیاکانی ئەمریکاوە زاڵە کە کۆمەڵێ پاسەوانی وڵاتێکی دیکە کە سەرۆکەکەیان میوانی سەرۆکی ئەمریکا بوو هاوڵاتیانی ئەمریکایی بەرشەقەدا. لە نیویۆرک تایمز وەک ڕۆژنامەیەکی سەرەکی نووسیوێتی تورکیا بۆتان نییە لێرە لە خۆپیشاندان بدەن. واشنگتن پۆست هۆشداریەک بۆ ئەردۆغان و داردەستەکانی ناتوانانی لێرە لە خۆپیشاندەران بدەیت. لەسەر ئاستی فەرمیش کاردانەوەکان لە ئەمریکا بەردەوامە. ئەوەی کە ڕوویدا جێگای قبول نییە. خۆپیشاندانێکی ئاشتی خوازانە پێویستە بپارێزرێت. بەکارهێنانی توندوتیژی لە دژ خۆپیشاندەران شتێک کە ڕێگە نادرێت لە هیچ شوێنێکی دنیا ڕوو بدات بە تایبەتی لە ئەمریکا. سەرۆکی شارەوانی واشنگتن هەڵوێستی گاردەکانی ئەردۆغانی بە وەحشیگەری وەسف کردووە. وەزارەتی دەرەوە بە توندوی تورکیای محکوم کردووە. هەروەها چەند سیناتۆرێکی دیکەش هەمان ڕایان هەبووە. نێوگرتە ڤیددیۆکانی بڵاو بوونەتەوە دیمەنی قێزەونی تایە. ئەو کچەی سەری لە نێو مشتی پاسەوانێکی پیاودایە. ئێستا کە لە ڤیددیۆکە دەڕوانێت باوەڕ ناکات لە واشنگتن ئەمەی بەسەر هات بێ. هەموو ژیانم هاتە بەرچاو. ئەو هاواری دەکرد دەتکوژم، وتم دەمکوژیت. بیر لە خەڵکی کوردستان دەکەمەوە. هەموو ڕۆژێک لە تورکیا وایان لێ دەکەن بە ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە. بەڵام من لە واشنگتن دەژیم. بەشدار بووم لە خۆپێشاندانێکی ئاشتی خوازانە. ناتوانێ ئەوها دەست بۆ ژن بەریت و هێرشی بکەیتە سەر. ئەوان دەبوو بزانن لە واشنگتنن نەوەکو لە تورکیا. ئەوانەی لەو ڕووداوە بریندار بوون باس لە ئامادە نەبوونی پۆلیسی دیسیش دەکەن. بەڵام کێ لە واشنگتن لەو باوەڕدا؟ میوانەکان ئاوها ڕەفتار لەگەڵ خاون ماڵدا بکەن. ئەو پۆلیسانی لێ بوون بەس نەبوون کە چوینە ئەوێ دوای چارەکێک دەستیان کرد بە لێدانمان. پۆلیسیش هیچ کۆمەکێکی ئێمەی نەکرد. کاتێ هاتن کۆمەکمان بکەن زۆر درەنگ بوو. ئەوان لە ئێمەیاندا بوو. ئێمە باسی شەقامێک دەکەین لە ناو واشنگتندا نەک شوێنێکی دی. سەرڕای ئەوە لەبری دەستگیرکردنی ئەوان کەسێکی ئێمەیان دەستگیر کرد. یەکێ لە بریندارەکان لوسی ئۆسۆیان هێشتا بەدەم ئازارەوەیە و بەڕێ نەخۆشخانەوەیە. لە خۆپیشاندانەکەش چالاک دەرەکەوت. لە هەمبەریشدا لە لێدانیشدا بەشی زۆری بەرکردووە. زۆربەی ئەو خۆپیشاندەرانەی لەبەردەم شوێن حەوانەوەی باڵوێزخانەی تورکیادا بوون شەقی دادوودەستەی ئەردۆغانیان بەرکەوتووە. ئەویاندا بە عەرزە و منیشیاندا بە عەرزە بە سێ چار پیاو لێیانداین. شتەکە زۆر لە پڕێکا بوو نەمەزانی چ ڕوەدا. لەگەڵ پێیوتنی چەند جنێوی ناشرین هاواریە کرد دەیگوت ئەتکوژم. من بە هەموو شێوەیەک دەمویست لە دەستی ڕابکەم تاوەکو ژیانم بپارێزم. بریندارەکانی خۆپیشاندانەکە بەدەم ڕێی نەخۆشخانەوەن. تا دێت ڕای دژی ئەو ڕەفتارەی تورکیا لەلایەن بەرپرسانی ئەمریکاوە سەرزەنش دەکرێت. ئیتر دەمێنێتەوە سەر چارەنووسی ئەو دۆسیەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. This is really deep cut.